رزدار سیامند قادر نانکلی که ریوبر رخصنا بسوله خوراکی له هولی لگل میکا سیامند بخیراتی سپاس با آمده بوناوا ام برف دو ماهی که سال دچین ایدی و سه مهن افساله ین خوراک نهاتنه دان دم که ده یک جهوکارن کوتینا بگراندن تک چونا او خوراک مهانه او کدناوا کوگه هنده زور دمینیتنو حکومت عراق بریارا دا بشکرنوان نادتنا که کاستوریجی که مگ نها بری نها بحثی کری اگر بحثی کو گین هولیری بکین او انده خوراک تیده کو یا بشین هی بندیج بیت دا بشکرن و بریار نهاتیه دان بله بالنسبه دابشکردنی خوراک هرچند و پیوندی با برابراتی که ایمانی و کو برابراتی پسوله خوراک بلکو پیوندی با برابراتی بازرگانی کلوپلی خوراک بلام اونده اما آگادارین خوراکی چیزور لکوگاگان ده هیا و بردوام تنانه لروجانی پیشوج اما آگادارین دست دکن با دابشکردنی بشه خوراک بله اوی که ایسا دابشکی منگی نایا اونده ایوا آگادارن بوچی بریار ندریتن که منگکانی دیکش دابش بکریتن بله هاتنی موادکان لبغداد دی للاین وزارتی بازرگانی عراقی فدرال و گریبستکان للای اوان تومار دکری و هر اوان گریبستکان لگر کمپانیاکان دکن همو ساله نزیکی دمانگ تا جایواه نو مانگ دمانگ جایواه بو 11 مانگ هیچ سالک بپری بشه خوراکەکان دابەش نەکرایە هۆکارەکە ئەمە نین بەڵکو لەلایەن بەغداوەیە ئەویش بەهۆی بەردەست نەبوونی بەشە خۆراکەکان جاری وا هەیە و زۆر کاتیش خۆراکەکە هەیە بەڵام تا ڕەزامەندی بەغدا وەرنەگیرێ و ڕۆتینیاتەکە نەکرێ ئێمە ناتوانین دەست بە دابەشکردنی بەشە خۆراکەکە بکەین ئەمە هەماشت بوو پارێزەکانی عێراقیش ڕوودەداتن کە ساڵ هەبێتن چامانگە دابەش نەکرێتن و بفەوتێتەوە بڵێ ئەمە لە زۆربەی شارەکانی عێراقەوە دەکرێت ئەگەر لە هەر محافەزەیەک جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە دابەش دەکرێت بەڵێ باشە ئەوەی کە ئێستا دابەش دەکرێت گوتمانی مانگی نوێ چاڕوان دەکرێتن کە دەربازی ساڵی نوێ ببینەوە ئەمەش حساب بکرێتن دوو مانگ پێکەوە دابەش یعنی بەشی دوو مانگ لە مانگێکدا دابەش بکرێت یان ئێدی دەڕواتن کە ساڵەکە تەواو بوو بڵێ هەرچەندە هەر وەکو پێم وتی ئەمەگانی کەلوپەلی خۆراک و کۆمەلگای کۆگاکانەوە هەیە بەڵام هەموو ساڵێک کە ساڵ نو بۆتەوە ئەو بەشە خۆراکە فەوتا و دابەش نەکراوە ئەگەر لە شارەکانی دیکەی عێراق لە پارێزگاکانی دیکە دابەش بکرێ بێگومان لە هەرێمی کوردستانیش دابەش دەکرێت بەڵام زۆربەی ساڵەکان ئەو بەشە خۆراکە فەوتا و لە ساڵی نوێ لە مانجی یەکەوە دووبارە دەست پێ دەکەنەوە شتێکی دی کاکسیامان دەبێت داویدا بۆ ڕێکخستنە کاروبارên کارتا بەشە خوراکە هەیوانە gelek pêngavên nû hatine avêtin ji aliya hikûmeta Iraqê ve bi elektrîkirina wê û heta ku applicationeka wê jî heye ku bikarbî ekster nav tûmarkirina zarokên nû be yan wefat be dûr be ji xwedê bû her kesî ev geşte çi qonaxekî بڵێ وەک ئاگادارن نزیکەی ساڵ و نیوەکە خەریکی ئەوەنە پچلەی خۆراک ئەو لەسەر ئەو شێوەیە لەسەر کاغەزەی کە هەیە بیگۆڕن بکرێتە شێوازێکی ئەلیکترۆنی هەم لۆ ئاسانکاری هاوڵاتیان و هەم لۆ ئاسانکاری فەرمانگەکەمان و بۆ بریکارەکانی خۆراکیش شتێکی سەرکەوتو و ئاسانکاریەکی باشە بەڵام هەرچەندە پرۆسەکە تاخیر بوو بەڵام لە دووە کۆبوونەوەی کە ئێمە لەگەر وەفدی وەزارەتی بازرگانی عێراق کۆبووینەوە بڕیاریان داوە کە لە مانجی یەکی ساڵی 2025 تا کۆتایی مانجی دوی 2025 لە سەرجەم پارێزگاکانی عێراق جێبەجێ بکرێ بە هەرێمی کوردستانیشەوە ئێستا لە هەرێمی کوردستانی نزیکەی دوو ساڵەکە دەستی پێ کردووە لە دوو دەستی پێ کردبوو ئەمە گەیشتە چەند ئێستا چەندی تەواو کراوە ئەو پرۆسەیە کە دەستی پێکرد یەکەم جار فەشەلی هینا ئێستاکە گرێبەستێکی نوێ کراوە لەگەر کۆمپانیای ستارلینگ تەنها لە شاری واسط لە باشووری عێراق لە شاری واسط وەکو تێست جێبەجێ کرا بەپێی قسەی ئەوان پرۆسەکە سەرکەوتوو بووە و بڕیارە لە مانجی یەک 5 محافەزەی دیکە
کە یەکێکیان شاری هەولێرە پارێزگای هەولێرە دەست پێ دەکا و پرۆسەکە دەکەوتە بواری جێبەجێکردن. سەرەتای کارەکەش بۆ دەست پێ دەکا دەبێ هەموو هاوڵاتێک پسولەی خۆراکی ئەبدێت بکاتەوە، چونکە ئێمە دەزانین ئەو پسولەی خۆراکە لە ساڵی 96 کە ڕێکخراوی خۆراکی جیهانی WFP دەستی بە جەرگکردنی هاوڵاتیان کرد و دەستی کرد بە دابەشکردنی خۆراک لەسەر پسولەی خۆراک تا ئێستا هیچ ئەبدێتێک نەکرا، هیچ جەردەك لە هەموو عێراق نەکرایە. هۆکارەکەش بەهۆی ئەوە بووە کە بار و دۆخی عێراق بەگشتی گونجاو نەبووە، بۆیە داوا دەکەن ئێستا لە مانجیەک کە پرۆسەکە دەست پێ بکاتن. بەڵێ ببوورە کاکسیامانجا دەبەحسی فەشەلێکی کرد، سەروی فەشەل ئەزیدەتر ڕاوەستن و کە هەندێک هەنە ئەو کارتە ئەلکترۆنی پێشتر ئینایە دەرێ و ئایدێ کۆمپانیایەکی بۆ تەنسیق لەگەڵ حکوومەتە عێراقی. ئەس بخوای ژوامە من کارتە ئەلکترۆنی و پارێزگەها دووکە هەیە ئەلکترۆنیە مێژەمە دەرخستی ئەوەی کو دەرخستیە ئەو دێ بمینان دە گواردن بەسەردا بێتن لەگەل گواردنا گرێبەستێ و کارکردنا لەگەڵ کۆمپانیای کادی. بڵێ لەو پرۆسی ئەمجارکە جێبەجێ دەکرێت پسولەی خۆراک نامینێ، تەنها پشت بە کارتی نیشتیمانی دەبەسترێ. بەستم ئەوەیە ئەوی کە پێشتر دەری خستووە لە کاتێکدا گرێبەسە لەگەڵ کۆمپانیایەک هەبوو، ئێستا گۆڕراوە لەگەڵ کۆمپانیایەکی دیکە. ئەم کارتەش گوڕانکاری تێدا دەکرێت یان هەر ئەوە تەواوکە ئەوی کە هەیەی ئەوەی هەیەی ئێستاکە نە بەکار دێ و نەدەکاندرێ سوودیش لێ وەربگیرە، تەنها سوود لەو ئەبدێتە وەردەگیرێ کە کرا. بۆ نمونە لە پارێزگای دهۆک ئەو ئەبدێتەکە کرا، ئەبدێتەکە کرا بۆ ئەوەی کارتی ئەلکترۆنیەکە وەربگرن. تەنها دەتوان سوود لەو زانیاری و داتایانە وەربگرن کە وەریانگرتو و ئەبدێتەکەیان کردووە. بەڵام بۆ ئەو قۆناغە تەنها سوود لەوە وەردەگیرێتن کە بە شێوەیەکی ئەلکترۆنی ئەپلیکیشنەکە دای دەبەزێنی دەبێت لە هەموو شارەکانی عێراق. بۆ نمونە کاری ئەپلیکیشنێک و سوودێژە ببینیان نیشتمایە ئەو ئەپلیکیشن کارا بووە. ئەو ئەپلیکیشنە وەکو وتم تەنها لە پارێزگای واسد لە باشووری عێراق کارا بووە، بڕیار وایە لە مانجی 5 پارێزگای دیکە کارا بکرێت. یەکێک لەو پارێزگایانە شاری پارێزگای هەولێرە بڕیار وایە لە دوای 5 مانگ سەردانمان بکەنەوە و ئەپلیکیشنە کارا بکەن، چونکە هەر پارێزگایەک ئەپلیکیشنێکی تایبەت بەخۆی هەیە. بۆ نمونە من ناتوانم کە خەڵکی هەولێرم لە ئەپلیکیشنی پارێزگای کەرکووک یاخود بەغدا پشتەکەم کارا بکەم. ئەگەر کەس وڵاتێک ژە هەولێرەیە دوخوازی دوێ ئەپلیکیشنێژ دەستپێکا ساڵە نوە دامەزرین لەسەر مۆبایللاخوا سوودێژە باژینە سەر سوودێ توێژی بچڕێ پەیوەندی بووە بکاتن یان چاوت بگەیتە وێ ئەپلیکیشنێ و نابێ وێ و بناسیتن. بەڵێ دوای ئەوەی کە ئەپلیکیشنەکە کاراکرا بڕیار وایە وەفدی وەزارەتی بازرگانی عێراق سەردانمان بکەن و ئەپلیکیشنەکە دابەزێنین. دوای ئەوەی کە کاراکرا ئێمە لە پەیجی پسولەی خۆراک ئیعلان دەکەین و ڕای دەگەینین بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن ئەپلیکیشنەکە لە مۆبایلی خۆیان دابەزێنن و بتوانن پسولەی خۆراکەکەیان کارا بکەن. ئەمە وەکو قۆناغی یەکەم کە بۆ ئەو دوو مانگەیە مانجی 1 و 2 تەنها ئەبدێتەکەیە. لە قۆناغی دووەم ئەپلیکیشنێکی دیکە دادەبەزێن کە بۆ ئەوەی بتوانێت و کار لەسەر پسولەی خۆراکت بکەیت. بۆ نمونە هاوڵاتیە گەر منداڵێکی تۆمار نەکرا بتوانانی منداڵەکەی چۆن زیاد بکە، یاخود ناوی لە بریکارێک بگوازێتەوە بۆ لای بریکارێکی تر و یاخود هاوسەرگیری کردە بتوانێت کە ناوی لەگەڵ ماڵی بابی بسڕێتەوە لە پسولەی خۆراکی ماڵی باوچی و لەگەر خێزانەکەی پسولەیەکی نوێ دەربێنێ. ینی هەر کارێکی کە پەیوەندی بە پسولەی خۆراکەبی لە ئەپلیکیشنی دووەم دەتوانیتن کارەکەی ئەنجام بدا و ئەوەی ئەمەش کە دیتی ئیتمان و بەیان شاندان لە کۆبنەوەکان ینی پرۆسەکە ئاسانە وەخت دیارە بۆ ئەپلیکیشنە دوێژی یا تومارکردنا زاروکان بوونە هەیە 2 ساڵە زاروکێک هەبووە زیاتر 2 ساڵە تومارکردنا ڕاوستیە ئەو کاروبارە هەمێت ڕاوستیین و بێبەش دەبیش بەشە خوراکێ. بەڵێ دوای ئەبدێتەکە کە تەواو بوو هەموو خەڵک توانی پسولەی خۆراکی ئەبدێت کرد، اینجا ئەپلیکیشنی دووەم کارا دەکرێت. دوای ئەپلیکیشنی دووەمیش ئەپلیکیشنێکی دیکەیە کە تایبەتە بە بریکارەکانی ئەپلیکیشنمان دەبێت. بەڵێ 3 ئەپلیکیشنمانەیە. ئەوەی سێم زۆر پەیوەندی ئەوەندە هاوڵاتیانەوە نییە، بەڵکو تایبەتە بە بریکارەکانی خۆراک بۆ ئەوی بتوان بەشە خۆراکەکانیان ماگانە لەسەر ئەو ئەپلیکیشنە
دابش بکەن چکەمە ئێستا ماگانە لیستی خۆراک بۆ هەموو بریکارەکان نزیکەی 3500 بریکاری ئاردو خۆراکمان هەیە چاپ دەکەین لە هەموو قەزا و ناحیەکانی هەولێر دێن سەردانمان دەکەن و لیستەکان دەبنەوە ئەو کاتە پێویست بەوە ناکە هەر لە ڕێگەی مۆبایلەکەی خۆی لیستەکەی دادەبەزێنیتن لە ئەپلیکیشنەکە و وەرە هاوڵاتیەک دیارە کە بەشە خۆراکی وەرگرتووە یاوەری نەگرتووە کار ئاسانیەکی زۆر پێشکەشەکەی جێبەجێکردنەکەیدا سپاس کاکسیامەند قادر ڕێڤەبەرێ گشتی ڕێکخستنە پسوولای خۆراکە پارێزگا هەولێر سپاس بە ئامادەبوونەوە ماندوو نەبن سپاس بۆ توش